پایتەختی هەرێمی کوردستان و کۆنترین شارە کە هێشتا بە ئاوەدانی ماوەتەوە. لاکەی دەیان دەوڵەت و ئیمپراتۆرێت بووە لە مێژوودا. هەولێر مێژوویەکی دانەبراو لە ژیان. مێژووی دروستبوونی شارەکە دەگەڕێتەوە بۆ 6,000 ساڵ پێش زاین. لە سەرەتاوە ناوی ئەربیل بووە و لە نووساوی بابلی و ئاشوورەکاندا بە ئەربائیلۆ ناوی هاتووە، بەڵام بە تێپەڕینی کات و دەوڵەتەکان گۆڕاوە بۆ ئەرویل و پاشان بووە بە هەرویل و دواتر هەولێر. هەولێر بە پێگە مێژووی شوێنەوارەکانی ناسا و دیارترینیان بریتە لە قەڵای هەولێر و منارەی چۆلی. شوێنەوارناسەکان مێژووی قەڵا دەگەڕنەوە بۆ 1000 ساڵ پێش زاین. ڕۆژی 21 حوزەیرانی 2014 ڕێکلاوی یونسکۆی نەتەوە یەکگرتوەکان قەڵای هەولێری خستە لیستی شوێنەوارە جیهانەکانەوە، هەروەها لە لیستی گرنگترین 100 شوێنەواری جیهانە کە دەبێت بپارێزرێت. لە ئێستادا شاری هەولێر گەشەیەکی گەورەی لە ڕووی ئاوەدانی و بیناسازیەوە بەخۆیەوە بینیوە و بۆتە نمونەی پێشکەوتنی بنیادنانی شارستانی بۆ عێراق کە زۆربەی شارەکانی دیکە داواکارن وەک ئەویان لێبێت. هەولێر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆتە شوێنێکی گرنگی استراتیژی کە پەیوەندی خۆی بە تەواوی جیهانەوە گرێداوە. لە پاپای فاتیکانەوە بیگرە تا کەسێکی بیانی ئاسایی بە تامەزرۆیەوە سەردانی دەکەن. هەولێر جگە لەوەی زیاتر لە 200,000 کەسی بیانی تێدا دەمێنێتەوە ئیش بۆ هەمووشیان هەیە. هیچ پرۆسێکی کارکردن و ژیانکردن تێدا نەوەستاوە و بەردەوامە. لە ڕۆی بەهای بەرزی مڵک و خان و زەوی و شوقەوە باشترین پارێزگای عێراقە. گەورەترین کۆمپانیاکانی کڕین و فرۆشتنی مڵکی تێدایە کە بوونەتە جێگەی متمانەی سەرجەم عێراق و هەرێم و تەواوی خەڵکی ناوچەکە. بە جۆرێک لە توانایاندایە بە متمانە و سەرڕاستیەوە مارکێتینگ و ئاڵوگۆڕ و مامەڵا بە هەزارەها زەوی و خانوەوە بکەن. هەروەها چەندین ناوچەی گەشتیاری هەیە بە هەزارەها دۆنم زەوی کراوەتە سەوزایی و بەڵام هێشتاش بۆ شارێکی ئاوا گەورە و فراوان پسپۆڕانی بواری ژینگە بە کەمی دەزان و داوا دەکەن زیاتر بکرێت. چەندین هەوڵیش هەیە ڕێژەی سەوزایی فراوانتر بکرێت. بە سەدەها کتێبخانە و هۆڵی وەرزشی و پەرستگا و میوانخانە و ڕێستۆرانتی خۆماڵی و بیانی تێدا کراوەتەوە و بۆتە جێگای بژێوی کوردانی هەر چوار پارچەی کوردستان. ئەگەرچی بەهۆی پێگەی پایتەخت بوونیەوە دژایەتی زۆر دەکرێت کوردستانیش هەرێمە نەک دەوڵەت، بەڵام پێگەی سیاسی و ئابووری لە دەوڵەت بەهێسرا ئەوە ژوای کردووە هەولێر بکرێتە ئامانج، وەلێ چۆکی دانەداوە وەک دەربەڕ و قید وەستاوە و لە گەشەکردن ناوەستێت.